ناوەندی شانۆی تاف بە هاوکاری کارگەی کلتوری لە ڕۆژێکی 12 بۆ ماوەی 6 ڕۆژ ورکشۆپێکی تایبەت بە نوسینی رەخنەی شانۆیی بۆ زۆر بەڕێز دكتۆر دڵشاد مستەفا پرۆفیسۆری یاریدەدەر ساز کرد. قسە و باس لەسەر ورکشۆپەکە و لەسەر رەخنەی شانۆیی بەگشتیەکەین. دكتۆر بەخێرهاتی، بەخێربێ سەرچاو. هەمیشە کاڵین رەخنەگرتن زۆر کات تانە و تەشەرمان یێتە بەرگۆ یاخود هەندێک قسەی نەشیاو. رەخنەگرتن بەمانای شیکردنەوەی لایەنە شاراوەکانی دەقێکی شانۆیی یاخود شانۆییەکە یاخود بە چمانایەگێت. زۆر سوپاس. لە ڕاستیە قسەکەی تۆ تاو دروستە لەبەرەوەی کە بەشێکی زۆر لە نێوەندە هونەری و ئەدەبیەکانی ئێمە هەمیشە کە باسی ڕەخنەکەن خەیاڵمان بۆ شوێناچێک ئێمە سەرقاڵی دەرخستنی کەم و کورتی و کەماسیەکانی هەر دەقێکی ئەدەبی یان نمایشێکی شانۆ یان فیلمێکی سینەمایی بین. بەڵام ڕاستیە ڕەخنە لە دوای دەرکەوتنی تەوژمەنوەکانی ڕەخنە چۆتە شوێنێکی ترەوە. نووسەرێکی یا ڕەخنەگرێکی گەورەی عەرب هەیە، خەڵکی تونسە، نای محەممەد المەدیۆنی، هەمیشە دەربارەی نمایشی شانۆی یاخود رەخنەی نمایشی شانۆی پێناسێکی کورتێکاڵێ وتنی نەوتراوەکانە ئەوەی کە نمایشی شانۆی بەڕاستەوخۆ بە بینەرەکەی ناڵێ کاری رەخنەیە بێت ئەو نەوتراوانە لە قاڵبی تێکستێکا دابڕێژێ هەتاوکو هەم ئەوەی کە نمایشەکەی بینیوە هەم ئەوانشی کە بەشداریان لە نمایشەکە کردووە تێبگەن کارەکەیان بە کوێ گشت و چیان کردووە. ئەشێ لە دوای پێشکەشکردنی رەخنەی شانۆی یاخود رەخنە بۆ دەقێکی شانۆی یاخود بۆ نمایشی شانۆیی دەقێکی نوێ دروست ببێت کە جیاواز بێ یان بە ئاراستێکی ترابێ. بەڵێ بە دڵنیایی ئەوەش قسەیەکە لە قسەکەی دوای سەر هەڵدانی هەرمۆنتیکەوە کاتێک کە هەرمۆنتیک وەکو چەمکێکی رەخنەی یەتە ناو دنیای رەخنەی ئەدەبی و هونەریەوە بە تایبەتی لەو تێزانەی کە گادامیر باسییانەکە یاخود هەندێک لەو تێزانەی کە دوای سەر هەڵدانی هەرمۆنتیک وەکو با بڵێن فینۆمینۆلۆژیای دازاین ئەوانەی کە ئەو تێکستانەی کە هایدگەر بە باوکی ئەو جۆرە لە تێز و تێڕوانین بۆ هەرمۆنتیک دانرێ لە دوای ئەو هەنگاوی تێگەیشتنمان هەیە کە قسەکردنە لەسەرەوەی کە هەتاکو چەندێک ئێمە خوێنەری جیاوازمان هەبێ بینەری جیاوازمان هەبێ ئەوەنە ڤێرژنی جیاوازی ئەو دەقەیا و نمایشەمان هەیە کەواتە بۆ مانایەت کە هەر بینەرێک بەپێی باگراوندە کەلتوری و معریفی و ڕووناکبیریەکەی خۆی ڤێرژنێکی تری ئەو دەقە دروستەکە ڤێرژنێکی تری ئەو نمایشە دروستەکە ئەوەی کە خۆی باوەڕی پێکە یاد ئەوەیە کە ئەو لی تێگا تێگەشتنی خۆی بۆ سەر لە نوێ ئەکاتەوە بەرهەمێکی تر و یا دەقێکی تر وەگۆی تۆتت لەدایکە. زۆر باشە. ئەم وەرکشۆپە کێتیایە بەشداری کرد؟ بڵێ لە ڕاستیە لەسەر داوای ناوەندی شانۆی تاف بوو کە ئەوان داوای پێشتریش پێشەوەی کە من ئەم وەرکشۆپە بکەم هاوڕێیەکی ترمان کاک ڕزگار حەمەڕەشید بە هەمان شێوە وەرکشۆپێکی تری بۆ رەخنەی شانۆیی کردو. بەڵام وەک خۆتان نەزان ئەو نێوەندە بەتاڵە ینی نێوەندی رەخنەی شانۆیی لە مێژووی بزوتنەوە شانۆیەکەی ئێمە هێشتا بەو شێوازە ئیشیتیان نەکراوە تاکو ئێمە دڵنیابین لەوەی کە بزوتنەوەی چه رەخنەیمان هەیە لەگەڵەوەی کە هەندێک رەخنەگیری باشمانەن و ئەنووسن و خۆیان ماندوو کردووە. بۆی ئەمان ئەم وەرکشۆپیان ڕێخست بۆ هەندێک لەو کەسانی کە خۆیان لە بواری شانۆیان کارەکەن، هەندێک لەو بەشداربووەکان لە شاری ڕانیەوە هاتبوون، هەندێکیان لە شاری کەرکووکەوە هاتبوون، هەندێکشیان خوێندکاری زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی و دەرچووی زانکۆ و پەیمانگاکانی سلێمانی و هەندێکیش لەو کەسانە بوون کە لە نێوەندە هونەرێکەیە کارەکەن بە کۆی گشتی 35 کەس بەشداریان لە وەرکشۆپەکەیە کرد. لە ماوەی ئەم ڕۆژانەیە لەگەڵ منە سەرقاڵیەوە بوون چۆن پێکەوە بتوانن دیدێکی تۆزێک جیاواز دەربارەی رەخنەی شانۆ یاخود میکانیزمی رەخنەی شانۆیی بە شێوازە دروست و ئەکادیمەکەی کامەیەوەی کە خزمەت بەم بزوتنەوە شانۆیەکە ئەمە بتوانین پێکەوە ئەم دیدە بخێنە چوارچێوەیەکەوە کە تایە ئەم کەسانە لە ئایندا بتوانن بابەتێک تێکستێک هەشتێکی وتارێکی رەخنەی بنووسن کە کۆمەک بە بزوتنەوە شانۆیەکە بکات. بگومان لە دروستبوونی شانۆ و رەخنەی شانۆش هەیە، بەڵام بۆچی لە لای ئێمە بە تایبەتی نووسین لەسەر رەخنەی شانۆ زۆر کەمە؟ لەبەرەوەی کە تۆ لە سەرەتای گفتوگۆکەمان باسیەوت کرێم هەمیشە رەخنە بەتانە و تەشەر تێگەیشتوین بۆی بەشێکی کەم خەڵک خۆی ئەیە لە بابەتی رەخنە لەبەرەوەی کە ترسێکمان هەیە لە بەکارهێنانی ئەم چەم کە ئەم ترسە شارە گەڕێتەوە بۆ پێناسەی کە باست کرد. ئێمە هەمیشەوا تێگەیشتون کە رەخنە بە تەنیا دەرخستنی کەم و کورتیەکانی نمایشێکی شانۆیی یا تێکستێکی ئەدەبی یا هەر بەرهەم هاتوویەکە لە دنیای با بڵێن چالاکی هونەری و ئەدەبی و کەلتوریەکانە. بەڵام کاتێک کە ئەم چەمکە گۆڕێ بە چەمکە نوێیەکان
مامەڵکردن ئەوەندەی تر قورسە بێ نەک لەبەرەوەی کە ئێمە ترسمان هەیە لەوە نەخێ لەبەرەوەی کە رەخنەگر پێویستی بە پاشخانێکی معریفی و کەلتوری گەورە و مەزن هەیە تاکو بتوانێت تێگەیشتنی جیاواز دەربارەی تێکست دەربارەی بەرهەمی هونەری دروست بکە و ئەم تێگەیشتنش لە چوارچێ و قاڵبێکی زمانەوانی بەهێزادا بڕێژێ تاوەکو شتێکی جیاوازسەری کە بۆیە ئەم پانتایە هەستەرەکەی بەتاڵە. زۆر باشە باسی ئەوت کرد کە رەخنەگر ئەبێ پاشخانێکی معریفی هەبێت. پێویستە کات شانۆ کار بێ خۆی یاخود شارەزایی لە شانۆ مێژووی شانۆ و پێکاتەکانی شانۆ هەبێت. پرسیارێکی زۆر زیرەکانە لەبەرەوەی کە بەشێکی گەورە لە ئەم ناوەندە هونەری ئێمە کە تاکو ئێستاش وای کردووە نەتوانین رەخنە بەو شێوازی کرد پرسیارەکەی پێشوت کردێت بووە خاڵیە لەبەرەوەی کە ئێمە وازانین یاخود کاتێک کە تۆن رەخنەیەکی شانۆیە نووسی یا من رەخنەیەکی شانۆیە نووسم هەمیشەمان بنەوە سەرەوەی کە ئەم کەسە ئایا خۆی ئەی کارەکانی خۆی ئە بەرهەمەکانی خۆی ئەی تۆ خۆت بۆ بەرهەمێکی هونەری باشت نییە لە تێنەگەیشتنە لە ئەرچی رەخنە وای کردووەکە ئێمە بەردەوام هەست بەوە بکەین ڕەخنەگرە بێ شانۆکارێکی سەرکەوتوو بێ ئەبێ ئەکتەرێکی باش بین جا بتوانێت قسە لەسەر ئاکتین بکەیت ئەبێ دەرهەنەرێکی باش بین نەخێر لە ڕاستیا وانە ئەو پاشخانە معریفێ پەیوەست نییە بە لایەنە پراکتیکیەکەی بەرهەمی شانۆییەوە بەقەدرەوەی کە پەیوەستە بە تێگەیشتن لەم ئاکتە پراکتیکیە چۆن نتوانێمە بخەیتە قاڵبێکی تیۆریەوە ئەوەی ئیشی رەخنەگرە مامەڵە تیۆریەکەی لەگەڵ و پراکتیکیانەک ئەبێ من خۆم ئەکتەرێکی باش بم تا ڕەخنەی ئاکتینی کەسێک کتب بکەم منە بێ دەرهێنەرێکی باش بم هەتاکو و شیکاری بۆ هێڵەکانی دەرهێنانی نمایشێکی شانۆیی. ئەمە گرنگە بۆ نمونە پرسیارەکەم ئەمە کاتێک کە تۆ سێری تابلۆیەکی شێوەکاریەکەی زۆر کات شێوەکارەکە پێی خۆشە کە تۆ تێگەیشتنی خۆت لەسەر تابلۆکەی بڵێ یاخود ئەو هیچ ڕوونکردنەوەیەک نایە لەسەر تابلۆکەی و با چیرۆکی پشتی تابلۆکەی بە هەمان شێوە ڕەنگە کاتێک شانۆ کارێکیان دەرهێنەرێکیش کارێکی شانۆیەکە ڕەنگە بەلایەوە گرنگ نەبێ من یاخود دیدی من چۆنە لەسەر کارەکەی ئەو یاخود ئەو مەسیجەی کە ئەو ئەوێت تا چەندێک ڕەنگە پێی خۆش بێ من لە ڕوانینی خۆمە وەکو کەسێک وەکو بینەرێک لە کارەکەی تێبگەم. ڕاستە لە برەوەی کە ئێمە لەناو ئەم وەرکشۆپە ئەزمموی ئەمەمان کرد کە باسیەکە یەکێک لە بەشدارانی وەرکشۆپەکە مامۆستا ئاراس بوو داوامان لێ کرد نمایشەکەی خۆی کە ماوەیەکێوەندە نییە پێشکەشکراوە ماسی کوێر بیهێنێ دیمەنی یەکەمی نمایشەکەمان پیشانی هەمویانیا وەستانمان دیمەنەکە لەبیا قسەمان لەسەرەوە کرد کە چۆن خوێندنەوە بۆ ئەم دیمەناکەی بەشدارەکان هەریەکێک لەوانە هەریەکان تەفسیر و خوێندنەوەیکی جیاوازی کرد ئەمە شەرمان باتەوە بۆ سەر ئەو دیدەی کادامیر کە پێی وایە چەند بینەر لەو شوێنابێ ئەوەنە ڤێرژنی تازەی خوێندنەوەمان هەیە بۆ نمایشەکە لە دوای پرسیارمان لە خۆی گروتم تۆ خۆت هیچ مەڵێ تاکو تەواو بن کە باسمان کردوتی نیوەی ئەوەی ئێوەیڵێن لەوا چەکە من کردومە نیوەکەی تری لەوە ناچێت ئەسڵ هەندێک خوێندنەوەی تازە و جیاوازتان کرد کە هیچ من هەر خۆم خەیاڵم بۆم شتە نەچووە پەیوەندی بەوە نییە کە من ویستومە بڵێ و ئەمەش جا من هەم پرسیاری تۆم لێکردمە خۆشحاڵتەکە یان پێت ناخۆشی بە پێچوانە خۆشحاڵم لەبەرەوەی کە ئەزانم ئەمەی من کردومە ئەوەندە بارگاویە بە مانا و دەلالەتی جیاواز کاتوانێت تەفسیری جیاوازی بۆ بدۆزرەوەکەواتم ئیشێکی باشم کردووە. زۆر باشە ضرورە لە کاتی پرۆڤەیە ڕەخنەگرێک لەگەڵ ستافەکە بێت. بەڵێ ئێستا لە ئەزمونە نوێیەکانی دنیا دراماتۆرگمان هەیە دراماتۆرگ کە کەسێک کە پاشخانە معریفی و کەلتوری و ڕوو تیۆریەک مەزنەکە لە لای ئەو بە بەردەوام لەگەڵیانایە ئەتوانێت جۆرێک لە نووسینی تازە لە ناو خودی نمایشەوە لە ناو خودی پرۆڤەکانەوە بێنێتە دەرێ و ئەو چوارچێوە تیۆریەی کە ئەم نمایشە پێویستە هەیبێ بۆی کە بتوانێت داکۆچی لە خۆی بکە لە ڕێی دراماتۆرگەوەی سە لە زۆر شوێنی دنیا جێبەجێگرا هەڵبەتە چەمکی دراماتۆرگ تازە نییە ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 50 ساڵ و زیاتریش لەمەوە پێش بەڵام تاکوی ئێستا ئەم شکڵە لە ئیشکردن بەو شێوازەی کە پێویستە نهاتوتە ناو بزوتنەوە شانۆیەکە ئەمە گەرنا بوونی دراماتۆرگ یەکێکە لەو زەرورەتانەی کە ئەم بزوتنەوە شانۆیە هەنگاوی باشتر و بەرەو پێشترێنێت. زۆر باش ئەکرێت لە ڕێگەی نووسینەوە زیاتر ڕەخنەکان ئاراستە بکرێت یاخود ڕاستەخۆ لە دوای پێشکەشکردنی شانۆیەکە. ئێمە دوو جۆر ڕەخنەمان هەیە با یەکتریان جیاکەینەوە ڕەخنەیەکمان ڕەخنەی میدیاییە یاخود ئەو ڕەخنەی ڕۆژنامەوانیە کە کرێت لەسەر زار پێشکەش بکرێت کە ڕۆژنامە نووسێکی هونەری ئەتوانێت دید و سەرنج و تێبینیەکانی خۆی یاخود بەزارەکی بڵێ یاخود دەتوانێت بیخاتە گۆشەیەکی ڕۆژنامە نووسی و شوێنێکیوە بەشێکێتی ڕەخنەمانەیە کە ڕەخنەی
ئەکادیمی سیستماتیکی دامەزراوە ئەوان پێویستی بە توێژینەوەیە ئەوان پێویستی بۆ پاشخانە تیۆری و معریفیە گەورەیە هەیە کە بتوانێت ئەم نمایشە بە شێوازێک شی بکاتەوە کە هەم خودی بەرهەمهێنەرەکە کە ئاکتەر و دەرهێنەرە و نووسەرەکەم سوودی لێبینێ هەم سوودێکیش بە نێوەندە و نەریەکە ببینێ ینی جۆرێکە لە ڕەخنەکە بۆ خەڵکی دەست بژێرە نووسرێ بەڵام ڕەخنە ڕۆژنامەوانیەکەش ئەو ڕەخنەیەکە لەسەر ئاستی گشتی شەکا و لە ناو پانتایە گشتێکە زیاتر بەربڵاوە بێ هەندێک جار ڕۆژنامە نووسی هوەری ئەتوانێت ڕەخنەی خۆی بگرێت بۆ شێوازی کە تۆوتت بەرەو ڕوو لە کۆڕێکا لە دانیشتنێکە یاخود دوای نمایشەکە یەکسەر بیڵێ بەڵام ئەوی تریان ڕەخنەکەی تریان ناتوانێت بۆ خێراییە گەڵاڵی شتێکی بەهێزی ئەکادیمی بکات و یەکسەر لە بیابێت زۆر باشە پێم خۆشە باسی ستراکچەرەکانی ڕەخنەی شانۆیی بۆ بکەیت بەڵێ ڕەخنەی شانۆیی با بڵێن لە دوای بگورە ئەوەی کە لەناو ئەم شۆپە ئەمە باسی دوو زۆر ڕەخنەمان کرد لەوێشە ڕەخنەی میدیاییمان باس کرد کە چۆن و شێوازەکانی چین بنەماکانی چین ئەم جۆرە لە ڕەخنە پێویستی بە هیچ جۆرە باگراوندێکی تیۆری بەهێز دامەزراونی هەتاکو بتوانین لەبەر ڕۆشنایی ئەمە تەواوی نمایشە شانۆیەکە شی بکەینەوە و درێژ نییە و کورتە و پێویستی بەوە نییە کە بچێتە ئاستێکەوە لە زمان و خۆی خەری سەرقاڵی هەندێک لە ئەو توندیانە بکا کە زمان پێویستی پێێتی لە بەرامبەری ئەوە ڕەخنەی ئەکادیمیمان هەیە کە ئەمە بنەمایەکی بەهێزتری تیۆری پێویستە ئەو بنەما تیۆریە ئەبێتە بنەچەی بەراوردکاری و خوێندنەوەی تەواوی نمایشەکە کە ئەمەیان دیدی ڕەخنەگرە دەبارەی ئەو نمایشە لە میانەی ئەمەوە تەواوی پێکاتەکانی نمایش بەشەکەین بۆ دوو بەش بەشێکیان لایەنە ئیستاتیکەکەیە یان ئاستە ئیستاتیکەکەیە لایەنێکی تریان ئاستی گوتاری نمایشە ئیستاتیکەکە هەموو بەشە بینراوەکانی نمایشەگرێتەوە کە جوڵە و ڕەنگ و ڕووناچی و جلو بەرگ و ئاکتین و هەموو شتەکانی ترێتی گوتاری نمایشیش بریتە لەو سیستمی ئاماژانەی کە لە ئاماژە ڕەسەنەکان پێگەن ئەوانن کە لە دەقا هاتوون ئاماژەی دووهەممان هەیە کە ئاماژەی بەرەم هاتووی نمایشە لەگەڵ ئاماژەی سێم کە پەیوەندی بە لێکدانەوەی هەموو بینەرێکەیە لە ناو نمایشە شانۆیەکە هەموو بینەرێک بە پێی پاشخانە کەلتوریەکەی خۆی ئاماژەکانی ناو ئەو سیستمە ئاماژەیە خوێنێتەوە کە لە ناو نمایشێکی شانۆیە هەیە هەڵبەدەم قسانێکی سەمنەی کەم ئەمەی بەشی دووەمیان تۆزێک قورس و ئاڵۆزن لەبەرەوەی وەگوتم ئەم جۆرە لە ڕەخنەی ئەکادمی بۆ جۆرێکە لە دەست بژێر یعنی جۆرێکە لە نوخبە کە خۆیان سەرقاڵی بەرهەمە شانۆیەکەن بەڵام جۆرەکەی تری ڕەخنەیەکە بۆ گشت و هەموو کەس دەتوانێت سوودی لێ ببینێ هەموو کەس دەتوانێت چێژیش لەو نووسینە بینێ بەڵام ئەم زمانی تریان کە من قسەم پێکردی سەر چێژ بەخش نابێت بۆ خوێنەرێکی ئاسایی بۆیە ئێمە ئەوەی کە ئیشمان لەگەڵاکردن ئەو گروپەی کە هاتنە ناو وەرکشۆپەکە خەڵکانێک بوون کە خۆیان سەرقاڵی بەرهەمهێنانی شانۆ خۆیانن کەسانێک کە لە ناو شانۆیە ئیشەکەن و ئەیانەوێت تۆزێک پەرەبەن بەو دیدە معریفەیەکە دەربارەی شانۆ هەیە هیچ باڵێن لە کاتی وەرکشۆپەکە هیچ بابەتێک نووسرا کە هی ئەو بێت کە بڵاو بکرێتەوە لە ڕاستیا فریا نەکەوتین لە بەرەوەی کە خۆ دەزانی ئەوەی کە ئێستا من لەم ماوەی کەمەیان باسیەکەم پێویستی بە وردەکاری زۆر هەیە و بەشی خۆی قورسە بەڵام ئەوەی کە من وەکو فیدباک وەرم گرتەوە لە بەشدارانی وەرکشۆپەکە ئەوەیە کە ئەمان لەمە دووە جۆرە دیدێکی جیاوازیان دەربارەی ڕەخنەی شانۆیی بۆ دروست و ئەزانن لەمە دووە چۆن لەسەر ئاستی بینرا و بیسترا و ئەو تیۆرانی کە کیر ئیلام و تا دیۆشکافزاندایانەوە بە خوێنەوەی نمایشی شانۆی لەمە دووە ئەتوانن بەم شێوازە مامەڕی لەگەڵا بکەن و بەڵێنەوە شمە گرتووە نوێترین نمایشی شانۆیی کە کرێت هەمومان پێکەوە سبەینێ نمایشێک شانۆیە پێکەوە بچین بیبینین لە دوای ئەوە بتوانین بزانین ئایا ئەوەی کە ئێمە لە ماوەی ئەم 6 ڕۆژەیە کردومانە چەندێک کاریگەری هەبوو لەسەر دید و تێڕوانینی ئێمە بۆ نمایشی شانۆیی تا چەندێک سوود لە مابینین تا چەندێک ڕنگدانەوەی ئەبێ لە سەریان ڕەنگە لە سبەینێ و دووسپیا بۆمان دەر زۆر باش ئەگەر باز لەو بەشە بکەین کە باز لە پێکهاتەکانی شانۆ و ئاکتین بە تایبەتی نواندن چۆن تەرکیزی خرێتە سەر ڕەخنەگر لەویا زیاتر تەرکیزەکات لەسەر چی بەڵێ نواندن کە بەشێکە لە پێکهاتە ئێستاتیکێکی بەرهەمهێنانی شانۆیی کۆمەڵێک بنەمای جیاوازی هەیە هەڵبەتە ئێمە زانین ئاکتەر کەرەستەکانی خۆی بەکارهێنێن بۆ ئەوەی کە بتوانێت بەرجەستی کاراکتەرە بکا کە کەرسەکانی جەستە و دەنگ و هەست و سۆز و هەموو ئەو شتانەیە کە لە پێکهاتەی وەکو ئینسانیشە هەیە کاتێک کە تۆ ئەگەڕیتەوە بۆ پێکهاتی کاراکتەرە سەرەکیەکەی کە لە ناو دەقە شانۆیەکە هەیە یاخود ئەو پێگی کاراکتەرەکەی گراوە بەو ئاکتەرە و لە ناو نمایشە شانۆیەکە لەسەر جوڵێ ڕەخنەگر سەرقاڵی ئەوە بێت کە ئەم ئاکتەرە تا چەندێک بە پێی ئەو فاکترانی لە بەردەستیایەتی بە ئەو پێکهاتانەی جەستەی و دەنگ و هەست و سۆزەکانی خۆی کە لە بەردەستیاتی تا چەندێک توانیوێتی بەرجەستەی ئەم کارەکتەرە بکە
لە چوارچەوەی ئەو فۆرمە شانۆیی کە دەرهێنەرەکە ویسۆتی وایش کات و بۆ خۆت ئەکتەر بووی تەزانی هەموو فۆرمێکی شانۆی پێویستی بەم هەموو شتانە نییە هەندێک فۆرمی شانۆیمان هەیە پێویستی بەوەیە کە تۆ نواندنێکی سادە و ساکار یاخود نواندنێکی سارد پێویستی بە قوڵبوونەوە نییە هەندێک نمایشی شانۆشمانەیە کە پێویستی بە سۆز و هەست و با بڵێن قوڵبوونەوەیەکی زیاترە ڕەخنەگرە بێ وریای ئەوە بێ بزانێت ئەم فۆرمە شانۆیە کام جۆر لەم نواندنەی پێویستە ئایا ئەکتەر کام جۆریانی هەڵبژاردووە هەڵبژاردننی ستایلی نواندنی ئەم ئاکتەرە بۆ کاراکتەرەکە تا چەندێک لەگەڵ نمایشە شانۆیەکە گونجاوە تا چەندێک سەرکەوتوو بۆ لە بەرجەستەکردنی ئەم فۆرمەی کە بۆ کاراکتەرەکە پێویستە بکە شتی قوڵتری هەیە لە ڕاستیە زۆر پێویستی بە وردەکاری زۆر هەیە کە ڕەنگەی سەکاتی ئەوە نەبێ هەمووی باس ئەم وەرکشۆپە بەردەوامی ئەبێت لە ڕاستیانە خێرم ڕۆکۆتایی هات دوا ڕۆژی وەرکشۆپەکەمان بوو بەشدارانی شەریکیان بڕوانامەیەکیان لە ناوەندی شانۆی تاف وەرگرتووە لە پای بەشداربوونیان لە ناو ئەم وەرکشۆپە بە هیوام ینی جگە لە من خەڵکی تریش بێتم پانتاییەوە ئیش بکات و هەوڵیەوە بات کە ئەم بزوتنەوە شانۆیە پێویستی بە بزوتنەوەیکی ڕەخنەی هەیە تا گەشەی پێبات و بیخاتە ئاستێکەوە کە ئاستی خواستی هەموومان دەستەکان خۆش بێ هیلاکمان کردی سوپاس بۆ دکتۆر دڵشاد مستەفا پرۆفیسۆری یەکدەدەر